سپێدا باش کوردستانیان هێژا و خوشتوی لە هەر جایەکی بینەر و بیسەرێنمانە ڕێز و سلااوێن پرۆگرامی بەیانی 24 قبول بکەن ئەو ڕۆژی دیگەل هەفکاری خوشاکاریمە چەندین بڕگە بابەتێن جیاواز بۆ هەوە ئامادەکرینە شاکار سپێدا باش و تو بخێر بێ بە تەندروستیاتە باشترە باش دێرین وەڵا سپاس بخوا الحەمدولیلا باشترم ئەو پەتایە بەڕاستیانی ژیانی لێتاڵ کردی ئەvە هەفتەیەکە تۆ بەخۆڵ ماڵی سراحەتەکە باش دەکرد کوڕی سراحەتی چی دێری گیان نەخۆش بووم نەخۆش بوو دەیڵە بڕواستە لار جێگەیەکن سڵاویەمەتان لێ بێ و بەیانیتان باش بێ ئەمڕۆ لەگەڵ دێرین کۆمەڵێک بڕگە و بابەتی جوان و هەمە ڕنگمان بۆ ئامادەکردوون لە تەوەریەکەمدا باز لە بەبازاڕیکردنی فیلمی کوردی لە وڵاتانی جیهاندا تا چەند گرنگە بە بازاڕی بکەین و چۆن دەتوانین ئەم کارە بکەین تاوەکو سینەمای کوردی پێدەوڵەمەند بکەین بەجاست تەوەری دوێ ببێ فەرموو دێت تو ببێ نا تەوەری دووەمە بێ دێرین خام بێ دێ باشە مەجالی تەوەری دوێ باو باوە مۆمایە ئەم ئەوڕۆ لە تەوەری دوێ دێ بەحسی بازاڕێ مۆماکە ئەم بزانیم بازاڕی مۆمایە چاوایە تاڤگەیە کانی بەس یەکێکە لە بەرزترین تاڤگەین هەرێما کوردستان و عێراقێ کەڤیتە سنوورێ شارەدەیە قەسرێ دەڤەرە باڵەکاتیە بەهۆی دابەزینە پلەین گەرمای بۆ ژێر سفرێ ئاوا vê tavgehêya bûye yek parça bestelek û dîmenekê ciwan û serinçrakêş yê dawêre. سروشت جوانیەکانی نمایش کردووە. لە تابلۆیەکی دەگمەن دەچێت. نەخشێکی کێشراوی یەزدانیە و دوورە لە هێزی مرۆڤەکان. ئێرە تاڤگەی کانی بەستە. لە تاڤگەی کانی بەس ڕێبەری گەشتیار و شاخەوانانەکەم کە وەرزی زستان پلەکانی گەرما دێنە ژێر سفر تاڤگەی کانی بەس دەبێتە یەک پارچە بەستەڵک و شەختە دەبێتە هۆی سەرنجی گەشتیار و شاخەوانان بەلای خۆیدا ڕادەچێشێ بە بەرزترین تاڤگەی عێراق و کوردستاندا دەندرێ هەر بۆیشە وێنەی تاڤگەی کانی بەس خراوەتە سەر بە بەهاترین دراوی 50,000 عێراقی. بێ هەوڵی مرۆڤەکان جوانیەکانی سروشتی ئێرە خۆی گەشتیاران چێژ دەکات. بەستەڵەکبوونی ئاوی تاڤگەکە تەلیسمی جوانی دەنوێنێت. دیمەنێکی ئێزگار ناوەزە و جوانی هەیە هاوشەوەی وڵاتە ئەوروپیەکان بەڵام پێویستی بە گرنگجییانی زیاترە لە قۆناغی ئێستادا زیاتر گەشتیارێکی زۆر لە خۆی ڕاکێشی بەڵام ئەتوانم بڵێم گەشتیارەکان فۆتۆگرافەرن یاخود ئەوانن کە شاخەوانن ئەو خەڵکانن کە عاشق بە سروشتن بەڵام لە داهاتوو ئەگەر کەم کوڕەکان چارەسەر بکرین و کوڕێگە و بان و کە ئێستا کارە باشەیە ئەکید بە زیاتر گەشتیاری جیاواز لە خۆڕاکێشی بە تایبەتی گەشتیارە بیانەکان ڕوو لەو ناوچەیەکەن. بەرزی تاڤگەی کانی بەست 36 مەترە و لە ئاستی دەریاشەوە 1700 مەتر بەرزە. دووری 5 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی شارەدەی قەسرێ. کانی بەست ناوەکەی لە خەسڵەتەکەیەوە هاتووە و زستانان دەبێتە یەک پارچە بەستەڵک بۆ ناوچەکەش لە داهاتوودا دەکرێت ببێتە زێڕی سپی لە ڕووی ئابووریەوە. تەیفور محەممەد کوردستان 24 بناری چیای کۆخە شارەدەی قەسری دەڤەری باڵەکەتی. کتێبی زەگوت نائت زابات گرینگۆ لە نووسینی کەیبەهار کەوتە بەردەستی خوێنەران. ئەم کتێبە ڕۆمانێکە باز لە چیرۆکی پیاوێکی کوور دەکات لە ئەمریکا و چاپی دووەمیشێتی با پێکەوە بینەری بین. یەکەم ڕۆمانە کە کوردێک ئەینووسێتەوە بە زمانی ئینگلیزی و لە بەریتانیا بڵاو بووە
سەرەتا بڵاو بووە بە ناونیشانی نامە لە کوردێکەوە من بەڵام لە 45 ساڵە لە هەندەران دەژێم دروشمی من ئەوەیە کەوا ئەگەر نەتوانم جیهان بێنم بۆ کوردستان ئەرچی من ئەوەیە کوردستان بەرم بۆ جیهان ئەمەم کردووە لە ڕێگای فیلمەوە تا ئێستا 22 فیلمم هەیە چی دۆکومنتری و چی فیکشن بەڵام زۆر دڵم ناخۆش و تەنگ بوو کە سەردانی پەرتوکخانەکانی بەریتانیا، ئەڵمانیا، فەڕەنسا، ئەمریکا هەر وڵاتێکی جیهانی کە ئەتەوێ سەردانیان مەکرد و یەک دانە ڕۆمانێکی کوردی تێدا نەبوو بە زمانی بێگانە بە زمانی ئینگلیزی بۆیە ئەو ئەرکەم خستە سەر خۆم و خۆشبەختانە دوای نووسینەوە 3 ساڵ پێداچوونەوەی ساڵێکیش بۆ بازارکاری بڵاو بووە لە بەریتانیا وەکو یەکەم ڕۆمان کوردێک بینوسێتەوە بە ئینگلیزی. هونەرمەندێ دیارێ باشوورە کوردستانê û devera behdînan Mihemed Teha Akrey li mavên borî de tûşî rûdaweka hatnûçûnê bibû belê niha da tenduristiya baş û dibêjît ji mareyeka berhemên nû min amade kiriye û ez kar li ser dikim ta ku li dahatûyeka nîzik da bilav bikim. Vê ca hevkarê me Metin Kerîmxan yê çûye mala wî û hevpeyvîneka Kurta digel encam dar dilam pêk vebîner bî. تماشاوان وەرگرên Kurdistan 24 ev demoya baş bîtin niha em li Akreyê ne li ber dergehê mala hunermend Mihemed Teha Akrey wekû hûn dizanin beriya çendekê tûşî bûyereka hatnûçûnê bibû vê cem divê bizanî kanê sexlemiya wî niha çawa ye bi awakê giştî jî çi berhemêniyên hunerî hene pêşkešî hewadarên xwe biketin diger me bibînin. بله هجان نها ام دیگر هنرمند محمد طه اکری بخواینه گلک به خوشحالین کو دبینین تندرستیاویا باشه پشتی کو توشی اورودان هانچونه بویل سرتای افصال ام خوازن لوی بخوا بپرسین کانن نها تندرستیاویا چوای ما مثلا دست به گلک سپاس رو پیشوازیات مکری نها دخوازین بزانی تندرستیات با واکی گشی چوای سردریا خلکی مبتای بل اکری چوا بو پیشوازیا وان پشتی کو توشی رودان هانچونه بوی بله بخیرات سرچاوا پیشوازیان گو سرچاوا ابراگیان و دیسا دست خوشیل کانال بسیار کم که ایکم کانال بو پشتی و باشبون و تندرستی من قصد دیدار علمت کن و بین مالا من و پیر بین سرچاوا هلبت ریدان دنافبرا با عدری و شیخانی دا بو شف بو و تشتکی نهنگاف بو اگه گویی چه چاره نبود چه ری نبود هات ریدان و از گلک سپاسیا وان حوالات که باید که سروی ریدان من هر بین شوا دهی 2025 وقتی ریدان چه بوی راستی از درز بوم من آگاه از هیچ اوانه و رانش که است ملش که است بس از درز بوم من آگاه خواه بوم بدیا اصل ترومبیلی هات مخوره سیارش راستی چه سیاری نما بو سیاره گلک زیان گشت بونی بس با اگه گوتی قضا و قدر و جیان و رزق و امیه دست خودی دا نه تندرستیت باشه الحمدلله باشه الحمدلله سپاس بو خدای مزن تو خواه هنرمندی اوی حادثه تا چند تحصیل سرکاریت هنری هبویه او هست خصوصات برانبر هنری هبوی هر مایان ولی هلبت هنرمند چند جاره که سنگ و هبون خو قیمت و بهای خو نرخ خود نف ملت خود زانید دما ریدانک چه بی دما چیتا رحمت دما دیو دکوی دما برهمکی تین تخواره دما دکوی تا بر آلوزیا که تندرستیان کو آلوزیا که مثلا یا کسی بجا از براستی از من ازراخو کر از ساخ و من اف قیمت و اف بهای دیتن از دیسا جاره که دی سوز دم ملت خو سوز دم گل خو کو از دیسای قردارم دیسا کو توی اسرابم و خدمت و کار و خدمت بردوام بم و از سوز دم که از و چاند و هنری و خبات بردوام بم حتی کو زار دهنری و زار یعنی کو بیشین آفراندنی سرزارم بتکرد. باشه همستا تمام دا جبل کو جبلی کو تسترام بیجیم نویسرو هلبسوانه که گلک باشه جی گلک هلبس انتن حال بردم منه ام بخوازن ایک جوانا کتا تایبته یان ویداویته نمیخوانی بیسیه تو ما بخوینی بلا سرچاو سرچاو سامان ایک لون هلبسات بجید توی قدر و کم پیدا
هاتی بو سر عرش خمبار کوتە شەڤلێ کریە کەوچەر هاتی بو سر شەنگەسیگێ میلێ بووینە زڤر و کەڤەر هاتی تول سەر هەردوو چاڤال سەر ریاتە ببوون فەنەر هاتیە سەر لێڤێن خۆ ناڤدایی تر لێڤەخ و هەنگڤێ زەر هاتی بو سەر بەخچی عەشقا خوداوەندی هاتی بو عەشقا لێبادای زەند و بەند و مەلەوەندی هاتی بو دیدارا دلێ ئەف چەند ساڵە یێ نڤاندی هاتی کو تەعاڵە عەشقی لەسەروی جانی یێ چقاندی ئیجا درێژە هەلبەستە بە دوو کوپرە من دەستت خۆش بن بێجا ji ber ku tenduristiyat te nuke baştir elhamdülillah. Amêrê odê tu yê şêbkarbînê eger me kuplek amêrê odê ez bikarbînim bes newekî cara çunke ev ev şîşkesiya vê don me serê em harîkariya te bikeyn pêşkêşî temaşevan wergirê ge pisyarma bin dê paşî dîmoyê dîstir em dê strana xwe bêjîn stranê bêjî pişingî eger me pisyareka dîkeşma bit helbet em dê cenabê tekeyn ser û çapsan. Sılav sılav eyvallah Sılav sılav eyvallah İspide baş Kurdistan İspide baş Kurdistan هر یک جیانا خو هر یک درابی سر خو دی هولدت کشاوی کد بچی سرکاری خو روشی بدد جینی خوش کد چار سر کد دردی خو چار سر کد دردی خو خوش کد جانا مالا خو خوشی بدته گلی خو سلام سلام ایوارات سلام سلام ایوارات سپیده باش کردستان روش باش کردستان gelek spas Muhammed Taakre gelek spas ve pêşwazeta Melkirî gelek spas دێرین ئەچینە لای تەوەری یەکەم کە باسی سینەمایە سینەما هونەرێکی گەڕۆکە و دەتوانێت سەفەر بکات و ڕنگ و دەنگی کۆمەڵگایەک یان چەند کۆمەڵگا لە جیهاندا بناسێنێت اینجا لە تەوەری ئەم ڕۆماندا باز لە سینەمای کوردی و بە بازاڕکردنی لە جیهاندا دەکەین ئەمیر عەلی بەڕێوەبەری ڕۆشنبیری و هونەری لە دوهۆک لەگەڵمان میوانە لە دوهۆکەوە کاگە میربیانیت باش هیوادارین کاتێکی خۆش دەبێ ئەمەوێت لەوە دەست پێ بکەم باسێکی ئەو فیستیڤاڵەمان بۆ بکەی کە چوونە دەرەوەی وڵات بووی بەیانی باش بەلێ سوپاس بەلێم بەریا چەند ڕۆژە ئەم پیشاندێکی فەرمی مەسەرەدانە بیستەواڵە بەرلینارێ کرد و مەرەم سەرەدانەمەژی بۆ هەندێ بۆ مە چەندین ڕێنیشتن و کۆمبۆن هەبوون پێشوەخت بە هەندێ ئەم بشێن کاچەواتێک هەلیا ئەلگەل بەرلینارێ دروستکەین و هەمان دەمداژی کام چاوا بشێن نینەرەتیا کوردی و سینەما کوردی مارکێتینگا بەرلینارێ دروستکەین چەندین کۆمبۆنێت گرنگمە ئەنجام دان گەل ئەو بەشێن گرنگن بەرلینارێ و دەرئەنجام داژی ئەو کۆمبۆنژی دێت بەردەوام من چونکی مەگەلێک مژارێت سەرەکی بەحەسکردن و
و دی چواشین دیسک که کردی ناف مارکتینگ کا برنامه درست کن اوجی ام چابره واکن پشتی مواکدی پروپوزال که فرمی دی پیشکشی مکن و او پروپوزالش دی تخاندن و دراست کردن پاشی ام برسبت وادین بله برئيس أمير لدهو كداسنيا صلاف لتبن من فيت أس برسهند بكملوك للسينماين جيهان دا تاكو تشند فيلمين كردي تينا نمايش كردن ياكو تاكو تشند جرينجي تتدان به بله أكيد يعني بصوال الدنيا فيلم كردي بجدار بن اللي نب رجا کو پیوسته چونکی آریشما سرکی لحریما کردستان درست کردن فیلمانه لو ماجی او سالن در بازبوی دا پشتی اف قیران دارایی سر حریما کردستان حکمت داهاتی یعنی اف بزاوه بچکیا کزه چونکی درست کردن و چه کردن فیلمان پیوستی بودجن باش هنه لی سررای و نبونا بودجی باش فیلم کردی ناوی سوالن دنیای داتین و چنو بجدارد بن ابجی کاری که باشه لی بس چونامه بو برلینار نبو کو ام بچین کو برهمه کی بچین لی بکام چون پرکی پروتکل که درست کردن بهنده بو سالن دهاتی ام بازار درست کردن سینما و فیلم کردی و دیسان بازار درست کردن لوکیشن کردستان بو کمپانیان برهمهینان فیلمان اف کنتا که کاری که باش مکر پنگاب اولی بو لی هیویداری هم بشین اف فرای بردام بد بونده هم بشین نینارتیا کردی اتناف مارکتینگ که برلیناری دا درست کن باشە کاگەمیر لە جیهانی دەرەوەیە لە وڵاتانی دەرەوە کام جۆرە فیلمە کوردیانە زیاتر بینەریانەیە یاخود ڕەواجیانەیە بە نمونە درامیە ئاکشنە کام جۆریان زیاتر بینەریە بێت يعني بابته راسي بابته كي يعني جداية بيناريا في الماء اكيد ما انت او جمارة كزورة في المانينة كل نافي صوال الدنيا اذا كاتش تماشاوان حاش جورة فيلم كان مالي فيلم كردي هاتش جورة بتن بيشوازي اللي هي چونكي تايبت منديا ما وكو ملت كرد درس كنا فيلم تشتكي جوازه راستي چونكي او قناغه امتدا و او مبستو او مسجد امك وكرد بيشكشت كاين مسجد باشن بابت الجرنجن لو ماجي لهمي بصوال الدنيا دم فيلمن كل تشنويري بيشوازيه كليتا كيرن وديسان بيناريه كتايبت جهيه لي وكو در انجام كاري وكي من اشاره بداي بيستوال الدنيا بهندنا كو ام تيدا رنگ و دنگي خو وكو كرد وكو سينما كردي ام تيدا دلن ياسين لي دي دوباره زورما با انجام نبونا بيستوانيا كا بردوام بتاگري كو كيمبونا ان هبونا جماركا كيمو فيلمان اباجي راسي بروسا كا باش نينا دم ما بيتن ام فيلمان درس بكين كومبانيان برهمينان بينا كردستان بي تي في درس كرنو بيشتوانيا بيجين يا بودجا كا تايبتا بوندي ام بشين اف فيلمتا صباينيناتيا ما بكن وكو كورد ونيناتيا سينما كردي بكن دناف بيستوالن دولتي جاني هميه برئيس أمير تويت بيجي ما فيلمين جالك نينا سبب هندي تشيا كو ما فيلمين جالك نينا ما أكتر نينا ما درهنر نينا حتى نو كتشنا هات يكرن كتبت بيتا كردن أجر بكرتي جوابا من بداي نا ما جلاي أكتري وجلاي درهنري وجلاي يعني مروي ما هنا لي آريشا سركي من قوتي بشتي قيرانا 2015 و بهات سر هرما كردستان دا
وەکو سازیە ڕوشنبیری وەکو وەزارەتە ڕوشنبیری پلانێک و بەرنامەیەکی بەردەوام نینە بۆ پشتەوانی و دروستکردنا بەرهەمن هونەری طبیعی جیهانا ئەبروکەدا دەبێتن بەردەوامە فیلم هەبن بەردەوام فیلمدنی هەبن چونکی یەک ساخڵەتن ویسەواڵن دنیای ئەو ویسەواڵن ئەبروکە ئەی بژین ئەوروپا ویسەواڵن مازن فیلمن نی وەردگرن یعنی یەک شوان ساخڵەت ئەکەس نمونە بێژم بەرلینالێ و ویسەواڵە هەرا گرنگە ئەوروپا پشتیکانێ ئەو فیلم چنەوێری فیلم یەکەم نیشەدان لەوێرێ بن ینی بەرەندێکی ساڵانە وەکو کۆرتمەنین ئەو بەرهەم و تووشێ ساڵانە فیلمن درێژی کە فیلم درێژی بۆ جیاکە گەلک مازن پێ بێتن بێژین پلانەکە ماسر پێ بێتن کە بشەی فیلمان چێکەوە ڕاستە گەلەجە فیلمەتەین دیۆسپۆرە تێ نەچێکردن کوردێتمانە ئەوروپا دیۆسپۆرە شێتکەن لێ ژمارەت کێمن ئەو ژمارەت هەیە کێم نابێتە ئەگەری هەندی کوتوبێژی مە بەردەوامیە چێکردنە فیلمایە چکیندە گەلک وڵاتن دنیای ئەگە تو vekey jin tarîxawa sehkê hinde welateyên dinyayê de salê ihtimala 100 filma 200 filma pediراşetken ji ber hinde em dibêjin em vî babetî dibêjin demê te 2 sala 3 sala carekê filmekan du film hebin yani ev rêjeka zor kêm ji ber hindê jî nîneretiya me û beşdarîkirina bêjin sînema Kurdî li vîstavalan dinyaya kêm e ev egerekî gelekê yê diyar e çunkî ev plan û bername pê dibin وصالانه تبيتن ام بحثين دي بكين كحكومة هريما كردستاني هريما كردستاني شيتن چند بودجه دابين بكتن بو چكرنا چند فيلمان چونكي اولا نينرات يامد كان دميتا صالانه فيلم همن دي بجداريه دوي استوال الدنيا دا كان وديسان پشتي بجداريه توشي ارسانگاندنه بكي توشي نينرات يا خود رز بكي توشي رنگ و دنگي خو بگهينه ولاتن دنيا و جهانا سينما امريكا هەر بژیت کاگەمیر سپاس بۆ قسەکانت ماندوو نەبیت. فستیوالا بهاره بۆ گرنگیبدان بە بەرهەمên ناوخۆیی li şarê Silêmanî hate vekirin. Beşek li berhemانên hatine nûmayişkirin cilûbergên xaniman û karên destî û Şabo Osman li şarê Sina Rojhilatê beşdarî vê pêşangayê kirdiye û baz li şêwazên cilûbergên Kurdî dike bi taybetî cilûbergên xaniman. ناوم شۆبۆ عوسمانی لە سنەوە هاتووەم جاری چەندمە لەم فستیڤاڵە بەشداری یەکەم 45 ساڵە بۆ دەرەوە ئیشەکەم بەڵام لە زووە کە خەریکی ئەم ئیشەم حەزم لە هونەرە حەزم لە کاری دەستە حەزم لە ئیشی دەستە بەهۆی ئەوە هەمیشە حەزەکەم خەریکی ئەمانە بم کڵاو هێلک ساڵتە کەوا ئەم ملوانکانە نێوچاوان کراسوکەوە پیشتوێن لە هەموو بابەتێ دروستەکەم بەڵام زۆربەی کڵاوەکان زیاتر حەزم لێ کە دروستیان کەم چەند نوع کڵاویشمان هەیە بەتایبەت ئەمە کە ئەپێچێتەوە بە بابەتی قەدیمە بابەتی قەدیم ئەپێچێتەوە ئەمە کە بە قولاب دروست ئەکرێت ئەچن لێ هەمووی چنراوە هەریکیان بە جۆرێ دروست ئەکرێت ئەمە هەر چنراوە دووبارە ئیشی قولابە و خوارەکەیی بە دەرزی دروست ئەکرێت من سميرة أحمديم لسنا بجاري فستيفال مكرديا ل 2007 بجاري فستيفال كند سليماني أما ششمين صالة كلا تصلوج بجاري فستيفالي بهاراكم
هەروە معرەزەکە بێنن ئیشەکەمان هەموو ئیشی دەستی خۆمانە نزیک حەفسە کەس بافەندەمان هەست هەمویان ئیشی دەستیەکەن سپاس بۆ خۆی گەورە چۆن کارەکانمان جوانە مەدم پێخۆشە فرەتریش هەوڵان بە ئیشی دەستی. دێرین ئەچینە لای ئاری پامنێری خۆمان ئاری حوسێن پامنێری کوردستان 24 لە سنووری هەردوو قەزای ئاکرێ و بەردەڕەش کتێبێکی نوێی تایبەت بە کاریگەریە ئەرێنی و نەرێنیەکانی تۆڕە کۆمەڵایەتیەکان چاپ و بڵاو کردوێتەوە بۆ ئەم مەبەستە قسە لەگەڵ ئاری دەکەین کە ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە ئاکرێوە لەگەڵمانە. ئاری بەیانیت باش؟ هیوادارین باش بیجارە پێشەوەی پرسیاری کتێبەکەت لێ بکەم پێم بڵێ جەوی ئاکرێ چۆنە؟ سەرما بووەم چەند ڕۆژە. بەێ سپێدەهێەوە و تەماشەوانان باش بیتن سپاس بوو دەرفەتی ئەگەرکان بەحسا سەقای بکەین دیارە و چەند ڕۆژەکەنی دی پێلەکە سەقای یا سار ئەنکۆ تازی دی هەریما کوردستانی بگشتیە وەگرتی دیارە کۆ ئاکرێژی دەبەرە کۆچیاییە نەخواست مەسەنتەری قەزا ئاکرێ کوێ گرێدای یەک چیای ئاکرێڤە و چەند ڕۆژێن دەربازبووی دال سەر چیای ئاکرێ چیای شوش چیای پیرس سەرێ سادەوان جێن هەنێژی بەفرباری بوش بەر بێ چەندێژی دی پرێن گەرمیە چەند ڕۆژێن دەربازبوویدا حتۆ کاڤروکەژی گەلێکی داکەتی بووینە لێوەکە کۆ ئەم پێشبینیت کەین ئەڤروکە سەقا هەنێکی باشترش دو ڕۆژێن دەربازبووی لە ئاکرێ پلێن گەرمیێ هەنێکی باشترن یعنی دەستێنتە خۆش بن ئەگەر تۆ بۆ من بەحساوێ کتابێ بکەی تەکەنگی نویسی چاوە ئەف فکرە بۆتە هات؟ بله دیاره کل سال 2009 دماکاز چوی مزانکه و بش زانستین کمالاتی کلیجا پرورده بنیاد اساتی مورگرته من هنگی یعنی دیفرین مال مامستین خوین زانکوی من دست خواندنا پرتوکی کرپشتی که من خواندنا خل سال 2013 دو ماه کینای 2014 و 15 دست هفته کار روزنامه‌وانی ایدیل هنگی جی هاو حوالو برادرین که هیت آکر دوین که تایباتی دست نویساندن هبود بردام شیرتاوی چند دل متکر که ایدی از دست به من نویساندنش بر کوانا باریا که باش من هبو که من دسته که باشه نویساندن هی لسال 2019 یکم برهم من دست آویده که از بنویسم او جیل سر شاکر فتاح آکری و آودانی بو که شاکر فتاح اکشوان کسان بو سال 1951 که حتی 54 تیتا آکری اوی گلک خدمت که برچاف همین روی که دا پیشکش آکری کرد بو یعنی هر بابت که ما کار سد کرد خلق آکری بیشتن وقت خو شاکر فتاح یا افکار هنی کرد من فردید که از پرتوک کل سروی بنویسم و چاپ کم سال 2021 یکم بر همین من کو گشت چاپی و گشت بر دست خواندوانان شاکر فتاح آکری و آودانی بو دو ماهیک بر همین من کو من چاپ کری و وگوی گشتی بر دست خواندوانان اف بر همین نویا کو بر هم لجر نوانیشان تو را گلو گله یا نه اتناوا به پرتوکهانی دامن بحثا باشی و خرابین تورن جواکی کری بوچی ناوی کری تورا گلو گله یا هکم بین سختینا کمک باسی ناوروچی که بکم کارتینین بگوی جهان همی بله ناوروکا پرتوکی وی رنگی از شومت ناودا یکم جار من بحثا اینترنتی کریه که اینترنت چیا و ما چند جورت اینترنتی هنه پاشان من بحثا اندیا کری او پلتفرم و برنامه آن تورن جواکی هم کارتینین چه جور نو خصلتین وانا چه نپاشان از ذاتی مثلا لانین ارینی آنکو باشین بکارنانا تورن جواکی کو 23 لان منین بحث کریم پاشان جیاسیاتی مثلا وی چنده کالانین وی نرینی این نگاتیو چه من 32 لانین بحث کریم پاشان من بحثای چنده کری کو اگر بیتو اینترنت و تورن جواکی نمینن ده چه بیت نو همی کمالگین هی دال سر روی عرضه اینکو اینترنت و سوشال میدیا بکارتینن هر سال من بحثای چنده کری جی کو هم چا خو برهف بکیم بونمانا اینترنت و تورن جواکی آن حتی کو پلتفرم و سوشال میدیا ما روزانه اگر دست ما بین هاکرین نمینن چاد ویت ام خوب آماده بکن دو ماهی که جندک زانیارین گشتی من نافدای بحث کردیم و که بالگه لسروان نهامتی و چاکیانین کو تورن جواکی دست مد کردن باشکاک آری تو پیامنری تا چا وقت خدا بش کرد تو پیراگشتی کتابی بنویس و شولا خوب کی
یا خو یعنی اگر مروف هر کاری که بکتن دوید آرمان جا مروف یا سرکی او کاره بیتن یکو مروف السر هاتیا راسپاردن و سر چیتن به گمان کو کار پیامبری رنگ کار که صناعی نبیتن لی اگر کو مروف بخو خشته که دام نیتن یا روزانه یعنی مروف شیتن کار که دیش دیال بکتن یعنی رنگ من گلک حوالو برادر هبن روزانه دبینم شف یا ایواران وقتی کو بین ودام بیت او دبیجنم چین کافیه که آن جهکی گشتی بریم نخوره هرچند از جیچم یعنی و که هر کسی که آسایی روزانه دم جمیره که دو دم جمیره لی پتر از خوب خواندن پرتو که نویساندنی و مجیلت کم یعنی دو 4 سال در بازبوی دا من دو بر هم چاپ کردن پانایی خودی کو وگاو دو بر هم دیجل بردست منن یعنی من برکو افسال سال 2025 برام خو سه جیب گین ما چاپه و اگر خودت همن هلا ان شاء الله از بشم سال 2026 بر هم خو 4 بگین ما چاپه کو وگاو دو بر هم دل بردست منن و فرج زانم کو دو بر هم هنه بنا چاپ کردن چونکی براستی دویت ما وقت هبیتن کو دم هبیتن بو نویساندن پرتو که تایبتی او کسین کو دست نویساندن هویج بر کل هریم و کل سان دا کم بین صحکینه ام هریم کا تازه پیگشتینه یعنی وگاو چتش تکیل نوا جان دهبیت البردستی مج های زوریا گرینگه هوشیاری جواکیت هریم کل سان دا هبیتم تایبتی جت عالیه بکارینانا تورن جواکی داش بر کاف تورن جواکی تورن به دست کفتنا دست کفت و نهامتی جینه و مادام زیادتر نهامتیت ناودانه یعنی زیادتر بخرابیت تبکارینان زورا گرینگه هریم کل سان دا جواک بیت شیار کرنه کاگاری باسی برهمی نوێت کرد لە ئایندەیە چ بەرهەمێک دەبێت توانی باسێکی بکەیت بله وێگۆێ بله دو بەرهەمی بەردەستی من کواسێت نویسم ئێکیشوانە ئەچین بێژم کو بەرف دومای کەدەتنی مای پێدا چوونێ پێ بکەن و گەلوان نویسەر و هەڵبەزوانەوێت کولاکرێ شارەزایت داهی ئەس ڤەکولینەکە باشتر لەسەر بکەم و یا هەرد ji ber ku du berhemên dê ku min nivîsandî weke pertûk û nivîsandin ew hinekî rengê sanayîtir bin el nivîsandina helbestê ku vêgavê berhemê min من برك واس برهم هلبسته كون شاب بكم يعني بيستيك هلبستان بكم برهم الجيرنا ونشان گورستان زنديا يعني از خوش بروي چندكو من بسپوري حيات سوشيال زانستين كمالاتي من خلاص كريا وكي بسپوري يدي من گلكي شهرزايل سر جواكي هم مدويتن بريكوان پرتوكيت هني از هشياري كيت نوا جواكي دا بالا بكنج بر ويندجي من وجاري هلبس هلبجارتي الجيرنا ونشان گورستان زنديا كو وگاوي 21 هلبس منويسين الجيرنا ونشان جدا جدا او هناكي بر بدو ماهي چوبا چوا بر هماكي ديجل بردسم هاي نويساندي كواس خوبه و مجيل كامل رانگا كو هناكي سرطاي بدشم بجم حتى 30 صادم من كار لسركريا او جي مدويتن سر هندي كار بكم كو وگاوي از بين راسيد ناف جواكي ما هناك بس جواكي ما رانگا گلك جواكي جهانج ده بس عمدي بحث جواكي خوي كردي وعراقي كاين هنداكي ديار دا ملاقي يا سر هلدتن من حسكر سر وين دجي بدا ما ديار كرن كملاقي چيا چوا سر هلدتن زرارن و چنا چوا پیدات بیتن کینه چنت ناوه دا زیادتر مدویتن از خوب دم سر نویساندن وان بابتا کوشیار یا جواکی اتناف خلکی مدار هریم و کرسان بیتا بالاف کرن بله زور سپاس بوده کاک آری نوسر و پیامنری کرسان بسیار کتود گلمه دابوی بله لە سلێمانی پێشانگایەکی شێوەکاری لە ژێرناوی لە دەرەوەی ڕووکار کرایەوە ئامانجی پێشانگاکە بە بازارکردنی کاری خانمانی دەزڕەنجینە هاوکات هەلێکە بۆ ئەوەی خانمان توانەکانیان بخەنە ڕوو بۆیە لەم کاتەشدا کرایەوە بڕیار بوو بۆ ڕۆژی جیانی ئافرەتان بێت بەڵام ئەو ڕۆژە دەکەوێتە نێو مانجی ڕەمەزانی پیرۆزەوە که بەشداریان کردووە خودە بوو نەرمەدانەی کە بەشداریان کردووە لەم پێشانگایەدا زۆربەی هەرە زۆری ئافرەتە و گوتمان ئاماژمانە بوو لە 8 مارسە ئێمە ئەم پێشانگای ئەنجام بێنە بۆیە زۆربەی ئافرەتان تیاندا بەشداریان کرد کە بەدەست ڕنگینەکانیان لە کۆمەڵێک بابەت هەبەشدار بوون لە بابەتی سیرامیک و هەروەها تابلۆکان چی تابلۆی زەیتی بێ یاخۆ تابلۆی ئەو بابەتی پەتەکان بێت یاخود هەر بابەتێکی تابلۆ بێت کە بەشداریان پێ کردووە. پێشنگایانە زۆر گرنگە بۆ ئێمەی ئافرەت بەتایبەت کە ئەتوانین ئەو مواهبانی خۆمان کە هەمانە لە ماڵەوە قەتیسمان کردووە دەری خەین لەم پێشانگایانە و پیشانی خەڵکی بین و
خەڵک ئاشنا بێ بەو جۆرە هوەرە تازانە ئیتر هەرێکی بە شێوەیە هەیە بە من خۆم بەشدار بووم بە وێنەی ئیشی دەست هەیە بە ڕسمە هەیە بە هەر جۆرێک لە جۆرەکان وێنەکردن ئەتوانن نمایشیکەن لەم پێشنگانە. بەڕێوەبەراتیە پەروەردەیان ناوەندە هەولێرێ بە هەماهەنگی لەگەڵ چالاکیان قوتابخانان پیشانگایەکە وێنە و کللتوری بۆ 20 باخچەیان منداڵان دەکرد. ئەو باخچەیان ساوایان بەشدار بوون لەوێ فیستاڤالێدا دێن حکومی بوون دەژی نەحکومی بوون. لەوێ فیستاڤالێدا منداڵ ئاشنای گۆرانی وێنە و کێشان و کللتورێ کوردەواری بوون. هەرخۆش کارکتەر بوون لەوێ فیستاڤالێدا. لە درێژەی کار و چالاکیەکانی بەڕێوەبەرایەتی چالاکی قوتابخانەکان کە لە سەرجەم پەروەردەی قەزایەکان ئەنجام دەدرێت ساڵانە ئەمڕۆ بەشداریمان کرد لەکردنەوەی پێشانگای وێنەیی بۆ منداڵانی 20 باخچەی ساوایان کە 10 باخچەی ساوانی حکوومیت 10 باخچەی ساوانی ناحکومی کە بە جۆرێک تێکەڵاویەک دروستبی و گۆڕینەوەی بیرروڕە لە نێوان منداڵانی باخچەکاندا و بە خۆشحاڵیەوە مانای شتی جوانمان ئەم ساڵە دیت چۆ ساڵێک دێن کە دەکرێتەوە بۆ وەسایل تعلیمیە ئەم ساڵە بۆ وێنەی دەستی منداڵان بوو کە وا دیارکەوتە ناو پێشانگایەکان منداڵەکان و مامۆستایانی زۆر خۆیان ماندوو کردە بۆ منداڵانە کە بتوانن وێنەی جوان دەستە ڕنجینەکانیان بە دەستی خۆیان وێنەکان بچێشن. بازاڕی مۆم لە هەرێمی کوردستان گەرمە بە تایبەت ئافرەتان زوو دەیکڕن و بۆ چەند مەبەستێک بەکاری دێنن بۆ ئەوەی بزانین هۆکار چییە بازاڕەکە بەم شێوەیە گەرم بووە و ئافرەتانیش حەزیان پێی هەیە. لە ستۆدیۆ میوانداری هودا سەرهەنگ خاوەن فرۆژگای مۆممان کردووە. هوداخان بەیانی باش بەخێر بێت. زۆر سپاس گەلک فەراشی هوداخان سپاسان دەکەم. با لەوە دەست پێ بکەین پێناسەیەکی کورتی مۆم بکەین بزانین پێگاتەکەی لە چی پێیەت. بەڵێ مۆم بەگشتی لە چەند شتێکەوە پێک دێتن شەمەکەیە داوەکەیە لەگەڵ ئەو بۆنێکە تێکەڵی دەکەین یاخود بەبێ بوون چونکە زۆر کەس حەز دەکا بۆنی نەبێتن ئەو شوشەیە یاخود ئەو قاڵبەی کە لە ناوی دەکەین بەگشتی ئەوە مۆمەکەیە پێکاتەکانی هەندێک جاریش ڕەنگی تێکەڵ دەکرێتن. بەڵێ بجا خاطوجا بەریە ئەس پرسیارە خۆ بکەم ئەس دەیەکی پێکەم ئەس گەلێک حەش مۆما بکەم بەجا بڵایەکی هەر پێکەم هەر هەبیتن چەند جۆرێن مۆما هەنا خاتو هودا؟ مۆم جۆری زۆر زۆرە بەڵام بەگشتی ئەوەیە من زۆر ئیشی لەگەڵ دەکەم یعنی لە ئیشەکەی خۆمان لە لالە کاندڵز شەمی سۆیا شەمی مێشهەنجوین کە لە ڕیزبەندی شەمە هەرە تەندروستەکانە زۆرە بۆ نمونە خەڵک زۆر ئاشنایە بە شەمی پارافین کە لە بازارەکانی زۆرە جیاوازەکەی ئەوەیە بۆ نمونە شەمی سۆیا و مێشهەنجوین بنەڕەتەکەی بنچینەکەی ڕۆچیە بۆیە سەلامەتترە تەندروستترە لە کاتی سووتانی بەڵام پارافینەکە بنچینەکەی نەوتیە بۆیە سووتانی دووکەڵەکەی خراپترە کیمیاویترە ئەوە جیاوازیەکە لێرەیە چەند ئەگەر ڕوەکی بێ ئەوەندە سەلامەتترە بۆ بەکارهێنا واتە مۆمیش کوالەتی باش و خراپی چۆن بیناسینەوە خۆی زیاتر ئەو مۆمانەی لە قاڵب دروست دەکرێن بڵێن شێوازێکی هەیە قاڵبێکە لە قاڵب دروست کراوە دەرهێنراوە بە زیاتر ئەوەی کە لە بازار و لە دوکانەکان هەیە ئەوانە پارافینن یاخود تێکەڵی پارافین و شتێکی دیکەنە بەڵام ئەو مۆمانەی کە بەگشتی لە ناو قوتون لە ناو شوشەن وەکو ئەو نمونانە ئەوانە دیارن کە سۆیەیە و ئەگەر دەستیشی لێ بدەی سۆیا عادەتەن تۆزە کرێمیە یعنی ئەوها لە دەستی خۆت بزر دەبێ وەکو کرێم وایە بەڵام پارافین وانە باشە ئێستا لە هەرێمی کوردستانە بە شێوەیەکی گشتی ڕەواج لەسەر کامیان زیاترە خۆی ئەمن لە 2017ەوە دەستم بەو ئیشە کرد لە 2017 زۆر شتێکی باو نەبوو خەڵک زۆر حەزی بە مۆم نەبوو یاخود زۆر باو نەبوو لە لامان ئاستەنگ بوو لە بۆ مەش وەکو بزنسێک دەست پێ بکەی شتێکی وا ینی بخەیە بازارەوە
بەڵام ئێستا لەگەڵ کرانەوەمان لەگەڵ ئەوەی ئێستا زانیاریمان زیاتر بووە ئاسانترە بگەینە بڵین کەرەسە خاوەکان خەڵک حەزی لێیە چکە تو دەبی تەماشا بکە گەر فراغێک هەبێ لە بازار ئەو فراغە پڕ بکەیەوە ئەمەش تەماشامان کرد ئەو فراغە هەیە بۆنە بزنسێکی وەکو مۆم نەکەین خەڵک ئێستا زۆر حەزی لێیە لەبەرەوەی یەک وەکو دیارەکی جوانە هەروەها وەکو پێکردنیش جەوەیەکی خۆش دەداتە شوێنەکەت بۆنی خۆش دەداتە شوێنەکەت دێرین حەزەکەم باسێکی ئەمە بکە زۆر جوانەوە نیە شاکار سەرفاکێ ئەوە مەچکۆیە هەڵم گرت چای ماڵاوە ئەوە یەکەمین مۆمە کە لە 2017 دەستم پێ کرد دروستم کرد بە ناوی مەچکۆ ئیلهامەکەی لە کولتور و سروشتەوە هاتیە کولتوری کوردی بۆ ئەوە بوو کە خەڵک بتوانێتن دیارەکی کولتوری کوردەواری لەگەڵ خۆی باتە دەرەوەی کوردستان یاخود بیکاتە دیاری بۆ بڵێن ئەوانەی کە خەڵکی کوردستان نین بۆیە هەموو سیمایەکانی کوردی تێدایە پیاڵەیە کلاشە جەمەدانیە ئەی ئەمانە خاتوودا ئەگەر باسی بکەین ئەوە هەر بڵێن وەرزێک بۆندارن هەر وەرزێک بە پێی وەرزەکە هەوڵ دەدەین کۆلێکشنێک دروست بکەین ئێستا ڕەمەزانە خەڵک حەزی لێیە و زیاتر ماڵەکانیان دەڕازێننەوە بە گڵۆپ و دیکۆروشتیوە دەبی مومەکەش ئیزافە بکەین لە بۆ ئەوەی ئامادەمان ئەجا خاتوودا ئێستا مەسەلەن من ئەگەر حەزم لە دروستکردنی مۆم بێت ئاسانە لە ماڵەوە دروستی کەمیان ئەوی شوونەری خۆی دەوێت ئەویش شوونەری خۆی دەوێت بەس ئێمە چ دەکەین ئێمە لە لای خۆمان وەرکشۆپ دروست دەکەین وانە تۆ دەتوانی بێ لە ستودیۆکەمان چکە ئێمە ستودیۆیەکی دروستکردنی مۆڵمان هەیە مانگانە وەرکشۆپ ڕێک دەخەین خەڵک دێ فێر دەبێتن بۆ ماوەی 2 کاتژمێر مۆم دروست بکە جۆرەکانی مۆمچیەوەی ئێستا باسم کردگوتم ئەمە سۆیە و بڵین مێشەنجوین بەکاردەینین دێن دەیبینن بەدەستی خۆیان چۆن مۆمەکە دروست دەکرێت شوشەکە هەڵدەبژێرن لەگەڵ خۆیان دەیبنەوە هوەری خۆی هەیە طبعاً سەبریشی دەوێت چونکە مۆم پلەی گەرمی جیاوازی هەیە جا بەو شێوەیە ئێمە هەوڵ دەدەین ینی لە ڕێگەی ئیشەکەمانەوە هەم یارمەتی دەری ئەو کەسانە بین کە حەز و خولیان لە بۆ شتێکی وا هەیە باشە ئەو بۆنەی کە تێکەڵەکرێ لەگەڵ مۆمەکەیە بۆنێکی تایبەتیان ئێستا من لە چەند ڤیددیۆیەکی سوۆسیال میدیا بینیومە بۆ نمونە هەر ئەو بۆنە تێکەڵەکرێت کە بۆ جل شۆردن و ئەوانە بەکارێنرێ یان بۆنێکی تایبەتەوە شتێکی یاکەزایی بۆنێکی تایبەتە لەبەرەوەی دەبێت بۆنەکە زۆر زۆر چەور بێت تایبەتە بە مۆم و بە سابوون ئەوانە بۆنیان تایبەتە چونکە لە بۆ هەناسەدان و بەکارهێنانی پێست دەبی جیاواز بێ و هەروەها دەبێت کحولی تێدا نەبێ بۆ نمونە ئەو بۆنانەی لە خۆمانی دەدەین نسبە کحولی تێدایە ئێکحول و ئاگر پێکەوە ناگونجێ بۆیە بۆنەکەی تایبەتە تێری بۆنەکەی بڵێن تیریەکەی چەند پەیتە بۆنەکە ئەویش تایبەتە زۆر زۆر چەورە بە جۆرێک دەبێت لەگەڵ شەمەکە تێکەڵ بێتن هەموو جۆرە بۆنێک نابێتن باشە خاتوودا باباسی تۆ بکە من زۆر دڵخۆشم کە بینم ئافرەتێک لەسەر قاچەکانی خۆی وەستێ بزنسی خۆیە کاتن بۆچی مۆمت هەڵبژار چۆن بۆ ئەم بیرۆکەیەت بۆ هات خۆی من زۆر حەزم لە مۆم بوو لەو کاتی کە دەستم پێکرد 6 ساڵ پێش ئێستا حەزم لێ بوو بەرهەمێک دروست بکەم ئەو بەرهەمە خەڵکی بیانی بتوانی لەگەڵ خۆی بیبات چکەم سەفەرم زۆر دەکرد زۆر لە بۆ من ئاستەنگ بوو دیارەکی بچکۆلە ببینمەوە لە ناو جانتام دای بنێم بیکەمە بزەبات و گزارش لە کولتوری من بکە باگراوندی من ئەمن کوردم چ هەیە لە کولتوری من مەمەچکۆ دەستم پێکرد پیاڵەکە اینجا هەر مۆمێکش کە دروستی دەکەین دەبێ ناوی هەبێ بۆ نمونە ئەوە مەچکۆیە ئەوەیان مەموزینە ئەوەی پێت کرد ئەوەیان شیرین و فەرهادە ئەمانە شارەکانی کوردستانە بۆ نمونە ئەوە دهۆکە شاخەکانی دهۆک ئەوە سلێمانیە بڵین بەردەرکی سەرا هەولێرمان هەیە منارەی هەولێر یان بۆ نمونە شخاتەمان دروست کردی هەندێک شتی لەسەر نووسراوە کە تۆزێک کوردەواریە شاکردانێ زۆر جوانە یعنی بەو شێوەیە حەزم کرد شتێک بێ دیارەیەک بێ گزارش لە کللتور و سروشتمان بکە باش یەکەم جار کە دەست کرد بە میشە تقریبا چەند مۆمە سەقەت کرد زۆرم سەقەت کرد پارەم زۆر سەقەت کرد بەڵام ئەوە شێوازەکەی وایە دەبێ ینی
تۆزێک هەوڵ بدەی سەقەت بکەیت تاوەکو فێربی و ئەمە سەرچاوەمان کمە بەداخەوە ینی سەرچاوی دروستکردنی مۆم پێشە من زۆر کەس نەبووە لە وارە ئیشی کردی هەتا من نەسیحەتی لێ وەربگرم لێی فێر بم بۆیە هەر بڵین مەجبور بووم لە سەرچاوی دەرەچی ئەوانەی دەرەوە وەرکشۆپی دەرەچی بکەم لە کۆرسی دەرەچی بەشدار بم ئۆنلاین ئەوانە وای لێ کردم ئێستا لەسەر پێەکانی خۆم ڕابۆستم بتوانم دوو ئافرەت بخەمە سەر کار لەگەڵە خۆم یعنی بەو شێوەیە بزنسەکەم ڕێوە زانیتم کە چیرۆکێک هەیە ئەگەر باسی چیرۆکەکەت بکەی بۆ خانمان چیرۆکی بڵین دەستپێکردنەکەی لە چایخانەی مەتکۆ دەستمان پێکرد ئەمە دانیشتە بووم لەگەڵ هاوسەرەکەم گوتم دەبێ مۆمێک دروستکەم شتێک دروستکەم گزارش لە کللتور بکە چامان دەخواردەوە ئەو کاتیش تازە ئیشم لەسەر مۆمەکان دەکرد وڵی گوتم باشە ئەمە لۆ لەناو ئەو پیاڵەیە ناکەین ینی لەبەرچی هیچ فکرمان نەکردە دروستم کرد خانەوادەکەم لە ماڵێ برادەرەکانم زۆر بە دڵیان بوو تەشجیعکی زۆریشم هەبوو لە هاوسەرەکەم لە بابم لە داکەم زۆر ینی گوتیان ئەو فکرێکی جوانە بۆ پەرەی پێنادەی هەرچەندە ئەو کات ئەمن خاوەنی بڵین وەزیفەی خۆم بووم خوێندنی خۆم دەکرد فول تایم ینی کاتم نەبوو بەڵام زۆر حەز و خولیان بۆ ئەوە هەبوو لەسەری بەردەوام بووم تا ئەو ڕۆگەیشتینە ئەوەی کە بتوانین هەم بەرهەم هەم سرویس لە ئیشەکە سەرەتاکەی ئەسکەم نەبوو ئەها بازاڕی نەبوو بە هیوا بووی دواتر دەست پێکردەوە زۆر زۆروانە بەڵێ لە بروێ ئەتوو کە شتێک دەهێنیە بازار زۆر ڕەوازی نەبێ یاخود زۆر خەڵک پێی ئاشنا نەبێ چۆن دەیفرۆشی بەڵام ئەوەی باش بوو ئەمن باکرااوندێکی خوێندنی باشم هەبوو فێری کردبووم کە ئەم بتوانم تەقیمی بازار بکەم بازار هەڵبسەنگێنم بزانم بۆشاییەکانی چیە لێرەوە ئیسیفادەی لێ بکەم بزانم پێویستی بە چێ بیهێنم بۆی ئەوجە لەوێ بۆ دەستمان پێکرد و 7 ساڵ پێشێستا 6 ساڵ پێشێستا باشە ئەگەر بتەوێ ئامۆژگاری گەنجەکان بکەی ئەوانەی کە بۆ نمونە لە ماڵەوەن ینی تەنها چاویان لە دەستی حکومەتە بۆ تاعینات کە لی شوێنێکی دنیای نییە هەر دەرچوویەکە بێت و تاعین بێ یەکسەر ینی چیان پێڵی چۆن ئامۆژگاریانەکەی چۆن بزنسی بچوو بکەن وردە وردە بیخەنە سەر پێی خۆی چۆن گەورەی بکەن سەرەتا دەبێ ینی بیرۆکەی هەبیتن بیرۆکەکەی تۆزێک ینی بڵین تایبەت بێ کە بتوانێت بۆ شایەک پڕ بکاتەوە جیاواز بێ ینی ئەوە نەبێ ئەو دەبێ ئەو بزنسە دابنین لەبەرەوەی ئەو بزنسە خێری هەیە با دەست بۆ دوکانە بکەین با دەست بۆ ئیشە بکەین دەبێ بزانی شتێک لە بازارمان نییە و کوردستانیش فەراغی زۆر زۆرە لە بازاری ینی زۆر شت هێنیمانە دووەم شت کە زۆر زۆر مهمە خۆی پرچەک بکاتن لە زانیاری سەبارەت بەو بواری کە ئیشی تێدا دەکا ینی ئەمن زانیاریم زۆر نەبوو لەسەرەوە بەڵام مەجبور بووم چونکە حەزم بۆی هەبوو لەسەری بخوێنم کۆرس غەڵەت بکەم پرسیار بکەم زۆر مادەی سەرەتایی زۆر جیاواز بەکاربهێنم و شەرتیش نییە بە پارەیەکی زۆر دەست پێ بکەی ئەم کە دەستم پێکرد بە $150 دەستم پێکرد وردە وردە ئەو پارەیە خۆی ئەنی تۆم بڵێ وەکو ویل دەسوڕایەوە دەمهێنایەوە دەمخستە ناوی ینی پێویست بە سەرمایەکی زۆر زۆر گەورە ناکا بە ئەومان ینی لە خەیاڵی خۆمان دەربینین هەموو ئیشک پێویستی بە سەرمایە گەورە نییە بەڵام زانیاری ئەساسەکەیە دووەم ئەتوو بزانی چ بۆشاییەک پڕ بکەیەوە سێمیش بەڕاستی سووربی لەسەر ئەو وارێکە ئیشی لێ دەکەی چونکە لە سەرەتاوە ئەتوو ئاسان نابی ژەخەت و دا ئێستا مەسەن ئەگەر من شتێک ببینم پێم جوان بێ ناوە گوڵێک بێت شتێک بێ بڵێم بەم شێوەیە بۆم دروستکە ئەتوانن دەتوانین ئەوجە دەمینێتەوە سەر ئەوەی لەگەڵ ئیشەکەی خۆمان دەبی ڕێکی بخین مەسەلەن هەندێک شتەیە دەڵێن بەداخەوە ئەوە لە توانای منیە یان ئەو جۆرە مۆمە بەکار ناهێنی شەمە زۆر داواکاریمان بۆ دێ لە قاڵبەکان دروستیکەین ئەمەش لە قاڵبەکان درستی ناکەین لە بەروەی پارافینە بۆیە مەسەلەن بیرۆکەی دیکەیان پێشکەش دەکەین کە بەدیل بێ لە بۆ ئەوەی کە خۆیان دەیانەوێ بەڵام زۆر داریش بەڵێ لەسەر داواکاری تایبەت ئامادە ئێستا زۆر هەیە دەیبینم چەپکە گوڵە لە شوێی مۆم دروستەکەنەوە شەر لە قاڵبە دروستەکرێت ئەوە لە قاڵب دروست دەکرێت ئەویان ئەمن درستی ناکەم لە بەرەوەی وەکو گوتم پارەفینە زۆر حەزم پێی نییە شتێکی زۆر جوانە بەڵام ئەویان ئەمنیان ئامادەی ناکەم زیاتر فۆکەسمان لەسەر ئەوەیە دەبێت تەندروست بێتن بۆنی خۆش بێتن و گزارش لە سروشت و کولتورمان بکاتن باش باسی ژیانی هاوسەرگیریت کردوتە لەگەڵ هاوسەرەکەمە
فکری ئیشەکەم بۆ هاتووە پێم بڵێ ژیانی هاوسەرگیری لەلایەک و ئەم بزنسە لەلایەک ئاسان نییە ئێستاش ئەوەی هاتوتە سەرکە داکەم هەر زۆر زەحمەتترا یعنی منداڵ و هاوسەر و ماڵە ینی بووی بەدایکیش بوویمە بەدایکیش بەڵێ بۆیە ئاستەنگ هەیە بەڵام ئەلحەمدولای یارمەتیم هەیە یارمەتیەکەش مەسەلەن لە خانەوادەکەمە دایکم بابم خوشکەکانم هاوسەرەکەم زۆر پشتگیرمە زۆر ینی تەشجیعی ئیشەکەم دەکا و لە هەر بوارێک ئەمە پێویستم بە یارمەتی بێ دەستی یارمەتیم بۆ درێژ دەکەن بڵین ئەوە بڕبڕی پشتمە ینی ئێستا بەهێزی کردیمە لەوەیان زۆر بەبەختم بەڵام ئاسان نییە تۆ بتانی باڵەنسی ئیش و سەحەت و ماڵ و منداڵ و هاوسەرەکەت بکەی بە دڵنیایی و ئاسانیە بەڵام ئەگە یارمەتیت هەبی ئەو ئەم نەوڕۆ لێرەمە بە یارمەتی خانەوادەکەم ڕەکەم لەلایەنە زۆر سپاس کە لەگەڵ ما بوون سپاس بۆ مۆمە جوانانەی سپاس بۆ زانیاریەکان سپاس بۆم گۆش دەستان خۆش بجا شکر هەدەتگە هودەخانێ کۆتایی پێێنن بەلێ بینەران ئەبە گشت بەرگاو بابەتین ئەڤڕۆین پرۆگرامی بیانی 24 وجە شکر بیانی 24 دەهێتە ڕاوەستاندن هەتا پشتی مەها ڕەمەزانێ پاشیف دەتگەل هەوای بەردەوام بیتن بجا ئەسنوکە دەخاترا خۆ هەوای خازم هەتا پشتی ڕەمەزانێت تینە خزمەتە هەوا خودێت گەل هەوا بیتن تاوەکو دوای ڕەمەزان خواتان لەگەڵ